وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەت هەرێمی کوردستان ڕیزبەندی نیشتیمانی زانکۆ حکومی و تایبەتەکانی بۆ ساڵی خوێندنی 2017-2018 ڕاگەیاند و زانکۆی هەڵەبجە لە نێو هیچ ڕیزبەندیەکدا ناوی نییە و لا گروپی دی خۆی دەبینێتەوە. باشترین 5 زانکۆ لە پێوەری توێژینەوەی زانستی لەسەر ئاسی کوردستان برنتین لە زانکۆی کوردستان هەولێر، زانکۆی سۆران، زانکۆی سەلاحەدین، زانکۆی سلێمانی، زانکۆی چەرمۆ. لە پێوەری ستافی ئەکادمی باشترین 5 زانکۆ برنتین لە زانکۆی هەولێری پزیشکی، زانکۆی کوردستان، زانکۆی سۆران، زانکۆی کۆیا، زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. لە پێوەری چاراشی نێودەوڵەتی باشترین 5 زانکۆ برنتین لە زانکۆی کوردستان، زانکۆی سۆران، پۆلیتەکنیکی هەولێر، زانکۆی دهۆک، زانکۆی ڕاپەڕین. لە پێوەری بەدواداچوونی دەرچوان و دەستکەوتی هەری کار لە کەرتی تایبەت و کەرتی گشتی برنتین لە زانکۆی کوردستان، زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی، زانکۆی کۆیا، سلێمانی، زانکۆی پزیشکی هەولێر. بە هەمان شێوەی زانکۆ حکومیەکان ڕیزبەندی نیشتیمانی بۆ زانکۆ تایبەتەکان ئاشکرا کرا. زانکۆ تایبەتەکان بە هەمان شێوە لە توێژینەوەی زانستی 5 زانکۆی گەشەپێدانی مرۆییمان هەیە: زانکۆی جیهان، زانکۆی ئیشک، زانکۆی کۆمار، زانکۆی ئەمریکی لە سلێمانی. لە ستافی ئەکادمی 4 زانکۆمان هەیە کە برنتین لە زانکۆی ئەربیلی نێودەوڵەتی، زانکۆی جیهان دهۆک، زانکۆی گەشەپێدانی مرۆیی، زانکۆی کۆمار. لە پێوەری چالاکی نێودەوڵەتی بەنسبەت زانکۆ تایبەتەکانەوە زانکۆی گەشەپێدانی مرۆیی، زانکۆی نێودەوڵەتی هەولێر، زانکۆی جیهان دهۆک، زانکۆی ئیشک و زانکۆی نەورۆز. ئەمە سێمین جارە ڕیزبەندی نیشتیمانی بۆ زانکۆ حکومی و تایبەتەکان دیاری دەکرێت و لە 2 جاری ڕابردوودا زانکۆی سۆران پلەی یەکەمی بەدەستهێنا بوو، بەڵام ئەمجارە جیاواز لە ڕابردوو ڕیزبەندیکردنی زانکۆکان لەسەر چەند پێوەرێک هەڵسەنگاندنیان بۆ کراوە کە گرنگترینیان ژمارە و ئاستی توێژینەوەکان و ڕێژەی مامۆستا و قوتابی و ئاستی جێبەجێکردنی پرۆسەی دڵنیایی جۆری خوێندن و فێرکردن بوو. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.